ئێمەکو گروپی ڕۆشنگری کتێب زیاتر لە 20 ئەندامانە و ئەندامەکانشمان جۆرا و جۆرن و پێک نهاتون لە تەمەنێکی دیاریکراو یان پسپۆرێکی دیاریکراو. پسپۆرەکان جۆرا و جۆرن، ڕۆژ بە ڕۆژ ئەندامەکانمان زیاد دەبێت، لە هەردوو هەفتە جارێک ئەندامی نوێ بۆ گروپەکە دێت، ئەوێش زیاتر بۆ ئاشنابوونە بە خوێندنەوە و بە کەلتورکردنی خوێندنەوە. ئێمە بە نزیکی 5 مانگە دامەزراوین و لەو 5 مانگەدا بەردەوام کۆبوونەکانی خۆمان ئەنجام داوە و ژمارە کتێبەکان زیاترە لە 10 کتێب. هەروەها ئێمە تەنها هەر باسی کتێبش ناکەین، هەندێک جار باسی چەمکەکەین و با گۆڤارێکی وەرزی هەیە لە ئیدارەی ڕاپەڕین دەرەچێت، ئەم گۆڤارەش لە کۆبوونەوەکاندا باسەکەین. دانیشتن دەکەین، دواتر لەناو خۆماندا هەموو گروپەکە لەسەر کتێبێک کۆک دەبین. ئەوە کتێبەکانش دەکرێت سیاسی بێ، دەکرێت مێژووی بێ، ڕۆمان بێوە، لە هەر بوارێک کە یعنی بوارەکان جیاواز هەڵدەبژێرن بۆ ئەوەی ئاشنای هەموو بوارەکان بین. بەڕاستی واتە نووسەرەکان کورد بێت یا بیانی بێ هەر وڵاتێکی کە بێ کە وەرگێڕاوەتە سەرزمانی کوردی، ئێمە دەتوانین سوودی لێ ببینین. دەبێت ئێمە وا هەستین چۆن لەسەر کاغەزەکەی دەنووسێت ئەو مالیەکە بیپارێزە ئەوە بزانین ئەو شتانە جاران بینم زۆر لەگە کتێبی باشنەوە، بەس ئێستا بینم زۆر باشە، چونکە ئەو گروپە سوودێکی باشی هەیە، وات لێ دەکات زانیاری زیاتر وەرگری. لە ماڵەوەدا دەنیشی موبایل بێزار دەی، بۆیە ئەگەر بێت و کتێب بخوێنیتەوە هەم زانیاری نوێ سوودێکی زۆر باشم بینیەوە. کتێب لای من زۆر خۆشەویست بووە. داوا لە گەنجی کە دەکەم بێنە ناو ئەو گروپە، چونکە لەناو ئەو گروپە شارەزا دەبی، یعنی کاتێکی خۆش بەسەر دەبێت، گفتوگۆی زۆر باش دەکەی، مناقەشەی خۆش دەکەی، زانیاری دەگۆڕیەوە. لەناو کتێبەکەدا چەندە شتی بە سوودی تێدا بێت، لەگەڵ یەکتر دەتوانێت زانیاری لە هاوڕێکانمان وەربگرین. بۆی داوا دەکەن گەنج زیاتر بێنە ناو ئەو گروپانە و لە زۆربەی شوێنەکانیش ئەو گروپانە دروست بکرێن.